تێڕوانینی بەڕێستان چییە بۆ سەرچاوە مێژوویەکان بۆ گێڕانەوە مێژوویەکانی خۆمان تا چەند لە ئاستێکی زانستی دەیبینی؟ خانم ئێمە تقریبا چەند کۆلێجی مێژوویمان هەیە زۆر تقریبا ئەتوانم بەڵام ڕەنگە 40-50 کۆلێجی مێژوویمان هەبێ مێژوو دوونەوە مێژووی تازە لەیراوە تا 1000 ساڵ پێش پێڵێن مێژووی تازە لە 1000 ساڵ لەوە بەرەوە پێڵێن مێژووی کۆن ئێمە دەربارەی مێژووی کۆن من ئەگەڕێمە بۆ هێرۆدۆت مێژوونووسی یۆنانی کە باسی پایتەختی ئەکپاتاناکە کە پایتەختی مادەکان بووە ینی ئەڵێ من شەرمەزارم ئەوەندە جوانیم لەوێ بینی و لە وڵاتێکی خۆمان نەمبینیوە بەڵام ئەوەی کە هێرۆدۆت باسێکە مێژوونووسێکی کورد یەک خەتی پێ ئیزافە نەکردووە لە ماوە دوور و دێرە مێژوونووسی ترمان بووە بەڵام زۆرتر بە هەڵیان بە شان و باڵی عەرەبا هەڵیان داوە تا میلەتێکی خۆی ئێستەیش من نازانم من مێژوونووس نیم بەڵام دەتوانم باس لەوەی بکەم ئێستەیش مێژوونووسەکانمان زۆر سەرکەوتوو نین لە حەقایقی تاریخیە ناوی کەسیش نابەم بەڵام ئەم باسەم لەگەڵ زۆر کەسا کردووە من زمنیم یەکێکیان دکتۆر هەلاکوی ناوی کەس نابم باشە دەستت خۆش بیتن دکتۆر جان بەڕاستی ئەمە دەزانین و شانازیش بە بەڕێستان دەکەین مێژوویەکی کۆن و جێرینت هەیە و ماڵەکەشت وەکو مۆزەخانەیەکی نیشتیمانیە بەڕاستی و بێگومان لەوانەیە زۆر بەڵگە نامۆ و زۆر شت هەبێ نهێنی کە ڕەنگ بێ هێشتان باست نەکرد بێ دەمێ بزانم هیچ شتێک هەیە بتوێت لە ڕێگەی پرۆگرامەکەمەوە باسی بکەی کە تایبەت بی لە لای خۆتەوە مێژوویەکی کۆنی هەبێ ئەوسانێ من زۆر نهێنی خۆمم پێ تووتووە یا بیستە پێشتۆم سوالانیان کردووە نهێنی من بووە بەڵام ئێستا و نهێنیانە بۆتە هی خەڵک بۆ بە هی خەڵک منیش باوەڕ ناکەم ئیلا شتێکی تایبەت بە خۆم نەبێ نهێنێکی ئەو تۆم نییە کە بیشارمەوە ئەوەی بزانم پەرژەوەندی میلەتەکەمی تیادایە دەیڵێم